بسم الله الرحمن الرحيم. بمجدكوا دتينا ناومانجی ڕەمەزانێکە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی تەنسیقی لەگەڵ شەریکەی ئومی ئۆزمبیک کرد کە نۆڤۆدیکس کە مەزدەرەکەی دانیمارکیە ئێستا کە جەماعەتی لە بەغدایەوە کە هاتینە دکتۆر عەلی حەسەن محازەرەی پێشکەش دەکاتن لەسەر سوودەکانی ئۆزمبیک کاریگەریەکانی و ڕێگەزێکی چارەسەرکردنە لە بۆ قەڵەوی سەردەمیانە بەبێ ئەوەی کەوا پێویستی بە نەشتەرگەری هەبیتن پێویستی بە ئازار و مەشاکلی هەبیتن لۆیەکە میهرەبانی دەرێتە هەموو خەڵکی کوردستان. لەمە دووە ئۆزمبیک لە خەستەخانەی میهرەبانی هەیە هەرزانترین سعر لەسەر کوڕی ئەرزی نەک هەولێر و کوردستان لەگەڵ شەریکەی ئوم تەنسیقمان کردیە بە پشتیوانی خوای گەورە دەڵێن بروخی قەڵەوی چونکە قەڵەوی سەرچاوەی کۆمەڵێک نەخۆشیە لە یەک کەسی ئۆبێسی ئیز ئە سیندڕۆم لەبەر ئەوەی قەڵەوی سەرەتانەکە بەس پێ نامری لۆیەکە دەمانەوێ بنبڕی بکەین چارەسەری بکەین هەوڵەکی بەجددی بدەین نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کە تاوەکو ئێستا زیاتر لە 1030 نەشتەرگەری بڕینی گەدەی کردیە و باڵۆنەکی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بوو باڵۆنی زیرەکی هینا کوردستان و هینای هەولێرەکە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی هەموو ڕێکارە سەردەمیەکان دەگرتە بەر لە بۆ چارەسەرکردنی قەڵەوی ئەوڕۆکەش پێش ئەوەی بچینە مانجی ڕەمەزان دەرین اللهم بەلغنا ڕەمەضان و دڵنیاتان دەکەمەوە ئۆزمبیک تەئسیر لەسەر ڕۆژی بوون و ڕەمەزانەکەش ناکاتن طریقەکە یارمەتی دەدا لەگەڵ ڕەمەزان کە ڕەمەزان بەخۆی چارەسەرەکە لەگەر ئۆزمبیک و بەیەکەوە بتانین قەڵەوەکان چارەسەر بکەین. ئەو ڕۆکە زۆر بە خێراتنی دکتۆر عەلی حەسەن دەکەین کە لە بەغدایەوە تەشریفینە محازەرەی پێشکەش دەکاتن لەسەر ئۆزمبیکی و ئومێد دەکەم کەوا نەخۆشخانەی میهرەبانی هەنگاوی باشتر گەورەتر چاکتر پێشکەش بە خەڵکی کورد و کوردستان بکاتن. زۆر سوپاسان دەکەم. میهرەبانی دڵسۆزی و لێزانی